دراوە بۆیە من یەکێک لە سپیکەرەکان لە قسەکەرەکانی ئەمڕۆمان بان کردو تایرەکە لەسەر ژیری دەستکرد قسە دەکات. چیرۆکی ئەو لە تەمەنی 20 ساڵیەوە پێشەوەی زانکۆتەوە و بکات و ڕۆنامە بەدەست بهێنێت دەستی پێکردووە. جا من دەمەوێت گفتوگۆی زیاتر لەگەڵ خۆی بکەم، ئێوەش بینەرمان بن. بەڕێز یەحیا چاڵی کە یەکێکە لە قسەکەرەکانی تێدێکس نیشتیمان ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە، ستۆدیۆی کراوەی کوردستان 24. کاک یەحیا زۆر بەخێر بیت. تەمەنت ئێستا 25 ساڵە، لە 20 ساڵیەوە دەستان پێکرد لەگەڵ ژیری دەستکرد. چیتان کرد؟ چیرۆکەکەی ئێوە چییە؟ بەخۆی لە زانکۆکە بووین بینیمان زۆر شوێن و مەجال هەیە کە هیچ دەستپێشخەریەکی تێدا نەکراوە، هیچ بەرەو پێشچوونێکمان لێ نییە بۆ زمانی کوردی کە ئەوە بوو بڕیارماندا یەکەم ئۆسیاری کوردی و تەکنۆلۆژیا کە وێنەی نووسین لە وێنەی کوردی دەردێنێ ئەوەمان دروست کرد و بینیمان بوارەکانی تریش ئەوها بێ خاوەن ماون و بڕیارماندا پەل باوێژین بە ئەو بوارە جیاوازانە و ژیری دەستکردیان تێدا دروست بکەین و بەرەو پێشچوونمان تێدا هەبێت. لە تیمێکی 3 کەسی دەستمان پێکرد تا گەشتوین ئێستا بە تیمێکی تقریباً 20 کەسیمان هەیە. ئێستا چ کارێک دەکەن؟ ژیری دەستکرد دروست دەکەین، بەگشتی سۆفتوێر دروست دەکەین، وێبسایت و ئەپلیکیشن کە هەمووشیان هەوڵ دەدەین ژیری دەستکردیان تێدا بێت. هەر بوارەکەی ئەم ڕۆژم سەبارەت بەوەیە کە زۆر جار خەڵک دەزانی ژیری دەستکرد چییە، هەست دەکا بۆ منە لە سۆشیال میدیام و ڕۆژێک دەیبینین وێنە دروست دەکرێت، ڤیدیۆ دروست دەکرێت، یان بە چاجیپیتی قسەی لەگەڵ دەکەین، بەڵام نازانی ڕێک چۆن دەتوانێت بێتە ناو ژیانی ڕۆژانەمان کە لە دەوامین چۆن دەتوانێت هاوکارمان. تۆ ئەمڕۆ لە تێدێکس نیشتیمان پێمانەڵیت کە ژیری دەستکرد چۆن نتوانێت بێتە ناو ژیانی ڕۆژانەی ئێمەوە؟ بڕێک و جیالۆش لە ئاستێکی شخصی بۆ ژیانی ڕۆژانەمان وەکو کۆمەلگا وەکو حکوومەت بۆن منە چۆن دەتوانین سوود لە ژیری دەستکرد ببینین. یەکێک لەو پۆینتانەیە کە دەمەوێت بیگەێنم ئەوەیە کە داهاتووی ژیری دەستکرد لە دەرەوە ناهێنین، داهاتووی ژیری دەستکرد لە کوردستان بنیاد دەنرێ بۆ خۆمان. چۆن ینی ئێوە ئەتوانن ئەوە بکەن؟ نەک بەس خۆمان هەر بەگشتی بۆ کۆمەلگاکە چکە دەبێت لە هەر تاکێک دەست پێ بکە. یەکێک لەو بابەتانێک کە دەمانوێت جەختی لەسەر بکەین گرنگیدان بە پەروەردەیە بۆ جیلی نوێ بۆ منە بۆی چۆن بتوانن خوان ئامادە بکەن ژیری دەستکرد بخوێنن، چۆن دروستی بکەن. لایەکی تریشێوەیە چۆن گرنگی بە داتا بدەین لە ژیانی ڕۆژانەمان کە بۆ منە بتوانین هەموو شتێکمان تۆمار بکەین و لاستێکی بەرزتر وەکو کۆمەڵگا بزنسەکانمان زیاتر گرنگی بە داتا بدەن. کەواتەوێ بڵێ کە گەنجان دەتانەوێت ئامادەیان بکەن بۆ ئەوەی کە مامەڵێکی دروست لەگەڵ ژیری دەستکرددا بکەن و بتوانن دروستی بکەن، بنیادنەر و داهێنەر بن لەو بوارە. باشە، ژیری دەستکرد لەناو ژیانی ئەمەیە چییە کات کاک یەحیا؟ ڕاستەکەت بووە ئێستاش کە دەستی پێکردووە، بەڵام بەبێ ئەوەی هەرفبیریشی لە بکەینەوە بەرەبەرە هەموو شتێکمان داگیر دەکەن. ئەگەر بە خۆمان داهێنەر نەبین لەو بوارە زۆر دوا دەکەوین وەک کۆمەڵگا و وەک وڵاتێکیش، وەک حکومەتێکیش، وەک خاوەنکارێکیش. بەبێەوەی بیری لە بکەینەوە ئێستا گوگڵ ماپ ڕۆژانە بەکاردێنین کە دیسان ژیری دەستکرد تێیدا کە دەتوانێت ئەو لۆکیشنانەمان بۆ تراک بکەن. ئەمە شتێکی باشە خراپە؟ باشە. هەتا ئەولانش کە زۆر جار خەڵک دەڵێ هەلیکار لە دەست دەدەین لەبەر ژیری دەستکرد. هەموو کە جوابیرەکاتەوە کاتێک باز لە ژیری دەستکرد دەکرێت پێی وایە کە ئەمە شوێنی کارمەندێک گەگرێتەوە. ئەمە چۆنە؟ لە کوردستان لە وڵاتێکی وەک خۆمان کێشتا و دەرفەتانەمان نییە بە پێچەوانەیە ژیری دەستکرد هەلیکاری دروست کردووە وەکو نمونەی خۆمان کە باسمان کرد. چکە مەجالێک کە دیڤلۆپەر و خاوەنکارت نییە لەو بوارە، مەجالێکی نوێ بۆ کە خەڵک دەتوانێت بە ئاسانتر ئیشەکانیان بەڕێ بکەن و ئەو توانانەی کە پێشترنەی بۆ ئێستا لە ڕێی ژیری دەستکرد هەی بێ خۆی پێ دەربخە. لە وڵاتێکی وەکو ئەمریکا ڕاستە شەریکەیەکی گەورەی وەکو بۆ منە مایکرۆسۆفت بۆی کۆستەکانی زۆر کەم کا خەرجیەکانی کەمکە بڕیاری داواسی لە سەتی دیڤلۆپمنتەکەی بە ژیری دەستکرد بکە. ئەوەشیان وا دەکە بۆ منە بەلانی کەمسی لە سەتی کارمەندانیشی لە دەست بدە. بەڵام وڵاتێکی وەکو کوردستان وەکو عێراق کە ئەو دەرفەتت نییە لە پێچەوانە هەلی کاری دروست کردەوە لەوەی کە. باشە کاک یەحیا، زۆر جار بۆ ئەم کارە نوێیانە یاخود کارە ئەندازیاریەکان بە تایبەت کاری ناو میدیاوانەی کە نوێن بە دەستی کاری دەرەکیەکرێت. بۆ نمونە ژیری دەستکرد کاتێک هاتە نێو هەرێمی کوردستان پێم خۆشەوە بڵم کە ئێوە بۆ نمونە بۆ دەستگایەکی وەکو کوردستان 24 کارتان کردووە. پێم بڵێ ئەزمونتان چۆن بوو لەم بوارە؟ بەگشتی زۆر نیەتمان وە و هەر بە خۆشمان ئاجندا ئیشکردنمان وە کە هەموو بوارانەی کە دەزانین بۆ کوردستان زۆر گرنگن وەکو میدیایەکێکیان
وەکو سکیوریتی، وەکو هونەر، وەکو هەر کارێکی داهێنەرانە هەوڵمانداوە کە ئەو نەقسانەی کە هیتمان پڕ بکەینەوە. زۆر جاریش ئەو بوارانەی کە هەڵمامژارد و هەر ژیری دەستکردە. بۆ نمونە لە هەواڵ و لە نیوز میدیا با بڵێن زۆر گرنگە وێبسایتێک بۆ منە نیوز ڕکمەندێشنێکی هەبێ کە هەواڵ پێشنیار بکە بە پێی ناوەڕۆک لە جاتوێ بۆ نمونە هەواڵێکی گشتی پێشنیار بکە دەتوانێت هەواڵێکی تایبەت پێشنیار بکە بەو خوێندنەوەی ئەو هەواڵێک کە ئێستا لە بەردەمکە. ئەگەر بتوێ وێبسایتێک یان هەواڵ گریەکی بۆ نمونە کەمێک پرۆفشناڵتر و نوێتر و پەرسناڵتر بی کە ژیری دەستکردا دەنەی وێبسایتەکەشت بۆ نمونە جوانتر دەبێت بۆ خوێنەر خۆشتر و هەزدەکە شخصیترە. ئەوەی کە بۆ منە بۆ کورسامی چوار کردمان یەکێکیان ئەوە بوو. کابزەم لە ئابدەیتی وێبسایتەکە دواتر. زۆر باشە. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان چەند ساڵێکە زۆر گرنگی بەوە دەدات کە سیستەمەکان بە دیجیتالی بکات و ژیری دەستکرد بێنێتە ناوکایەکانی حکوومەتەوە. چه هەماهەنگیەکتان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان؟ پرۆژەیەکەیە کە ناتوانم جارێ باسی بکەین ئەو جوانە دەکرێت پرۆژەیەکی زۆر زانیاریم هەیە بۆیە و پرسیارم لێ کردی. پرۆژێکی زۆر جوانە بەردەست دەبێت بۆ هەموو خەڵکێک بۆ هەر تاکێکی کۆمەڵگا کە بتوانێت ڕاستەوخۆ لە ڕێی ژیری دەستکردەوە هاوکاری هەندێک لەو خزمەتگوزاریانەی کە تایبەتن بە حکوومەتەوە بەدەستی بکەوێت لە جاتیوەی کەسێک ئەزیەت بدا یان کاتی نییە یان کارمەندێکی حکوومەت بۆ من لەوانەیە وەختی داوامی نەبێ لەوانەیە کێشەیەکت بێتە پێش نیوەشەو بێ و پرسیارێکت هەبێ دەتوانی لەو پلاتفۆرمە ئەو پرسیارە بکەی و جوابەکەت لە ڕێی ژیری دەستکرد بە زمانی کوردی پێت بگاتن کە بەرەو پێشتونێکی زۆر جوان. ئەمە بۆ منە نمونەیەکە کە دەتوانێت ژیری دەستکرد لە زۆر بواری تری حکوومەتیش کە دەتوانێت هاوکار بێ یەکیانەوەیە کە چۆن بتوانێت ئابووری بۆ نمونە حکوومەت و شەفافیت باشتر بکە. باشە. تێدێکس نیشتیمان بۆ ئێوەی گەنج بۆ ئێوەی بەهرەمەند و بەهرەدار چی کردووە چی ئەگەێنێت؟ دوولانی زۆر پۆزیتیوی تێدەکس نیشتیمان کە مجار باز دەکەم یەکێکیان ڤۆڵنتیرەکانیتی بەڕاستی کە وەکوی پەروەردەکەی کە باسم کرد جیلێک دروست دەکات کە بتوانن بەڕاستی پشت بەخۆیان بەستن و بتوان وەکو گروپ ئیش بکەن ئیشێکی زۆر پرۆفشنال لە کاتێکی زۆر کەم بەبێت تەجروبەیەکی پێشوەختەی زۆر دەرفەتێکە بوویان کە زۆر فێریشتی نوێ بن. لایەنێکی تریشی گەیاندنی سپیکەری زۆر باشە ئەو سپیکەرانەی کە ئەو وتەبێژانەی کە پێشتر بۆم نەخیبرەیەکیان لە بوارێکی تایبەت هەبێ بیان گەێنن بە گەنجی ئەو گەنجانەی کە حەزیان لە فێربوونە حەزیان لە شتین وەیە. ئەم دوولانەی بەڕای من زۆر تایبەتە. باشە بڕیارە ئەمڕۆ کە بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بێتە ئێرە گوێ لە ئێوە بگرێ و بەهرەکانتان ببینێ ئەم پشتیوانیە چۆنە بینن بۆ خۆتان بۆ ئێوەی گەنج؟ سەرۆک وەزیران بەردەوامە و پشتگیری بۆ گەنجان هەبووە هەم بە درێژایی ئیشەکەی خۆمان کە لە 20 ساڵی کە دەستمان پێکرد هەتا ئێستا بەردەوامین لە چەند ئیڤنتی جیاواز لە چەند پێشانگای جیاواز سوپۆرتەکەی جەنابیانمان بینیوە ئەوەی کە بەخۆی چاودێری ئیشەکان دەکا چاودێری بەرەو پێشچوونەکان دەکاوێ کە خۆش تریش هێشتا دەزانی لەبیرت ناکە بۆن لە ئیڤنتێک دوان کە دەتبینێتەوە باست دەکا دەزانێ بۆم نە پێشتر چیت کردو ئێستا بەرەو پێشچوونەکانت چییە هەوڵ دەدا لە ڕێی ئۆفیسەکەشی هەر تەنسیق و هاوکاری بۆ هەر گەنجێک ببینێتەوە ئەوە بۆ خۆمان و نمونەی زۆر تریشمان هەبووە هاوڕێ وشتمان کە ئەو بوارە تایبەتانیان هەبووە و بینیمانەکە چۆن بەرەو پێشتر. ئەمێت پرسیارێک بکەم ئایا ژیری دەستکرد هیچ مەترسێکی هەیە بۆ سەر ئێمە؟ مەترسی زۆرە بۆش دەڵێم زۆر گرنگە بە خۆمان بتوانوە کۆمەڵگا ژیری دەستکرد زۆر باشتر لێ بزانین و داهێنەریش بین چونکە ئەو ژیری دەستکردی ئێستا بەکاری دەینین زۆربەی زۆری لە دەرەوە دروست دەکرێت و یەکێک لەو مەترسیانەی کە هیتت ئەو کات ناتوانانی کولتوری خۆت لە ڕێی بپارێزی ئەگەر خۆت نەبێ ناتوانانی کۆنتترۆلت بەسەری هەبێ ئەگەر ئاجندایەک لە دەرەوە بەسەرت ساڵ بێ جیا لەو مەترسیانەشی کە هەیەی بۆم نەوانە ئێستا دیفەیک و دەتوانێت خەڵک ڤیددیوەیەک بۆم لە من دروست بک بە بێ من ئاگام لێبێ و بە ناوی من قسە بکە بەڵام ئەگەر پەروەردەیەکی باشە بێ ئەم کێشانە تعامل لەگەڵیان ئاسانتر و هیچ چیرۆکێکتان لایە کە بوو بێتە مەترسی ژیری دەستکرد بەکار هاتە بێ شتێکی لەو بابەتە؟ بەگشتی لە کوردستان کەمترە بەڵام لی بە دوور نین بەردەوام ئەو شتانە ڕوودەدا لە بواری
کێشەی هەندێک جار دەبینی شخصی ئەم شتانە ڕووی داوە بۆ نمونە کەسێک وێنەیەکی بۆ منە کەسێکی بەدەست کەوتووە ڤیددیوەکی لە دروست کردووە یان قسەیەک بە دەنگی کەسێکی تر بۆم نەگوتراوە ئەم حاڵەتانە هەن کە کەم ڕووی داوە بەڵام وەکو کۆمەڵگا دەبێ ئامادەتر بین. دەستان خۆش بێ دوای سەرکەوتنتان بۆ خوازین ئێمە زۆر بەخێر بێن بەڕێز یەحیا چاڵی کە ئەمڕۆ یەکێکە بێ لە قسەکەرەکانی تێدێکس نیشتیمان دووبارە سپاس بۆ ئامادەبوو. نتکوڵ باخ من ئەگەڕێمەوە لای تۆ هێشتا ئیڤنتەکە بە فەرمی دەستی پێ نەکردووە بەڵامی دی گەنجان لێرن کۆمەڵێک کۆشکی تایبەت هەیە بۆ ئەو گەنجانەی کە براندی خۆماڵیان هەیە و خۆیان دروستیان کردووە بۆکو هاوکاریەک و ئەو سەردانی کەرانی کە دێنە ئێرەکە ژمارەیان 1500 کەسە جگە لە میوانە تایبەتەکان لێرە دەتوانن سەردانی ئەو کۆشکانە بکەن و بەرهەمی گەنجانی کوردستان ببینن. من ئەگەڕێمەوە لای ئێوە.